بیدەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، لەلایەن خۆم و باقی هاوڕێیانم سڵامی خۆم و هاوڕێیانم پێشکەشتان بێت. هاتووینەتەوە خزمەتتان بۆ بەرنامەی ئەم هەفتەی تەندروستی. هیوادارم کە مەجارتان بێت و جێگەی ڕزایەتی هەموو لایەک بێت. بەرنامەی ئەم جارەمان چەند هەواڵ و زانیاریە. دیارە یەکێکە لەو زانیاریگەرە بەڕەواڵی هەموو هاوینانێک ئێمە دیسانەوە بڵاو یەکەینەوە ئەگەر شتێکی زۆرتر ئیزافە کراوێت لەسەر معلومات یا زانیاری کە بەهۆی هاتنەوەی گەرماس. ئەو هەواڵەکانی تریش چەند پێشڕەفتێکە لە داروسازی یا تکنیگەرێکە بۆ دەرمان هەیە هاتووەتە پێشەوە. یەکەم بابەت کە هەواڵێکە ئەویش ئەوەیە کە بەرهەمهێنانی قەترەیەکی چاوە کە ئەم قەترە لە خوێنی مرۆڤ دروستکراوە. دیارە قەترەی چاو زۆرن، مەسەڵەن قەترەگەرێکەیە مردومەکی چاو گوشا کاتەوە. معموڵەن ئەوانە لە نەشتەرگەری چاوە چشم پزیشک یا پێش ئەوەی ئەو دەستیار پزیشکە قەترەیەکە کە ئەیکاتە چاو هەیە. قەترەس بۆ حساسیەتە، قەترە هەیە بۆ عفونەتی چاوە، بۆ ئیلتیهابە، وەکو جنتامایسین، کلۆرامفینیکۆل، ئەوانە قەترەگەرێکن. بەڵام جۆرێک قەترە هەیە کە تایبەتە فقط بە وشکی چاو، یعنی چاو کاتێکە وشکەوێت ئەو کەسە هەستەکات کە چاوی وشک بووە، کە نیشانەکانی وشکی چاویش من حتمما لە ئاخری ئەم بەرنامە پێشکەشی ئێوە بەڕێزان یەکەم. ئەوەی کە لەو هەواڵە هاتووە لە خوێن دروستکراوە بۆ وشکی چاوە. ئەم قەترە جیا لەوەی کە وشکی چاویش لە ناوە چونکە لە خوێن دروستکراوە، قەترەکانی پێشوو هەمووی لە مەوادی شیمیاییە، دەرمان ئێتر ئەو فعل و ئینفعالاتێک کە دروستیەکات. بەڵام ئەو قەترە هەم مەوادێکی مۆغەزی هاتیە، هەم دژە ئیلتیهابە، هەم ئەوەی شەسە کە چاو بڵێن تەڕایی چاو حفزەکات، نگات تێرێت، یا ئەگەر چاوێکە وشکە و بووەتەوە ئەو نگای تێرێت. لە جۆری خوێنیش دروستیان کردووە، یعنی جۆری ئابێ لە ناو گروخوێنیەکانە لە جۆری ئابێ دروستیان کردووە. هەروە کە ئەزانن ئابێ هەم ئانتیژنی ئای هەیە، هەم ئانتیژنی بێ، بۆیە ئەم گروخوێنیە پێ ئەڵێن ئابێ. ناو دەسە خوێنیەکانیشە ئابێ ئەوەیە کە شانسێکیان هەیە بە گیرندەی عمومی ئەناسرن، یعنی ئەتوانن لە ئا بێ یا ئۆ خوێنەکەی خۆیان وەربگرن. ئەوەیە کە احتمالی هەیە چۆن لەوە زیاتر زانیاریان نەداوە بۆ لە ئۆ دروستیان نەکردووە. ئۆ بە پێچەوانەی ئابێ فقط یعنی ناتوانێت لە گرووەکان تر خوێن بگرێت ئەگەر ئۆ نەبێت. معموڵەن ئەڵێن ئۆگەر کەمێک ئاوە لەباری خوێن و کەم شانسە، چونکە ئەو خوێنێک کە وەریەگرن ئەبێ حتمما لە ئۆ بێت، یا ئابێ پێچەوانەکەیە کە گیرندەی عمومیە. احتمالی هەیە بەهۆی ئەوەی کە ئابیەکە هەم ئانتیژن ئای هەیە هەم بێ هەیە، بۆ ئەوە استفادیان لێ کردوێت. دیارە جیاوازیکیش نییە، بەڵام تویانە تاقیکردنەوەکە زۆرتر ئەوە بووبە کە ئەو خوێنانەی کە جیایان کردوێتەوە زۆرتر ئەو کەسانە پیاوان بووبن. ئەمە لە یەکدانە لە شارەکانی فنلەندە ئازمایشە ئەم تاقیقە و دوایەتر بەرهەمهێنانە دروستکراوە. احتمالاً گروخوێنیەکە لەو کەس شارە پیاوەکان زۆرتر خوێنیان داوە، کیسە خوێن لەوێ بووە. دواتر شارێکی دوورە تێتە پلاسماس یانە پلاسمای خوێن کە خوێن وەختێ بەشەکەنەوە بەشە سوورەکەی یا ڕەنگیەکەی ئەنیشێت، ئەو بەشەی کە ها لەسەرەوە ڕەنگێکی حاڵەتی سپی تا زەردی هەیە کە بە پلاسمای خوێنە ناسرێت یا سرۆم خوێن، لەو بەشە دروستیان کردووە. تێرنی لە کارخانەی دەرمانسازی شارێکە لە فنلاند بەناو وانتا، لەوێ دروستیەکەن. بۆ هاتنە بازاڕی هێشتا نهاتووەتە بازار، لەناو خستەخانەکانی هێلسینکی و دەوروبەریە هێشتا بەکارێبن، بەڵام لەدا هاتووە وتویانە کە بەرهەمەکە زۆرەکەینەوە لە توا و باقی شارەکانیشە کە بەربڵاو لە بیمارستانەکانە، دواتریش لە داروخانەکانە بەردەست بێت.
معموڵەن ئەم قەترەگەرێکن کە ئەتوانێت بێ نوسخەیش تەهیەیکەی. یەکێک لەو مەواردەی کە هەیە کەسێکە تەمەنی ئەڕواتە سەرەوە هەر بە مروری زەمان چاو ئەو تەڕایە نامێنێت وشکە بێت، ئەوانە ئەتوانن ڕۆژی یەک جار یا دوو جار لەو قەترەگەرە ئیسفادەکەن. نیشانەکان چین؟ یانێ کەسێکە ئەگەر تووشی وشکی چاو بێت چە نیشانەگەرێک ئەتوانێت نیشانی بە ئەوەیە کە خۆی هەست دەکات کە چاوی وشکە حاڵەتی وشکی هەیە، هەستێکی هەیە و وازانێت کە زیخانە و چاوەکانیان سوورە بێتەوە، جاروباریش زۆر بە کەمی تووشی ئابریزش، بەڵام ئەمەیە زۆر بە کەمی یانی ئاوی لێتێتە خوارەوە، کزەی هەیە سوزشیا کزە خوڕینیش یەکێک لەو نیشانەکانە. معموڵەن چاویش ماندووە بێت، ئەو کەسانە کە چاویان وشکە هەست دەکەن کە چاو ماندووە بێت یا ئەوەی کە لێڵە بینن. هۆکارەکان زۆرن، بازێک کەس حساسیتیان هەیە، یانێ وەکو حساسیت جیا لەوەی کە حساسیت بە ڕۆشنایی یا نووری هەتاو حساسیتیان هەیە. مەسەڵەن بازێ لە دەرمانەکانیش ئەتوانێت ئەو حاڵەت وشکی چاوە بۆ کەسەکان دروستکات، یا لە دیابێتە ئاتۆپیە یا کەمکاری تیرۆیدە، ئەوانیشە نەخۆشیگەرێکن کە ئەم وشکی چاوە ئەتوانێت خۆی نیشان بدات. هەروواکەوتم ئەمە یەکەم جارە کە ئەم قەترەی بۆ دەرمانی وشکی چاوە لە خوێنی مرۆڤ دروستکراوە. دوومین بابەت ئەوش تاقیقاتێکە کە تاقیقاتێکی لەسەر ئامار گیراوە. ئەوە ئەڵێ پێمان کە زۆرێک لەو کەسانەوە ناخۆشی دڵیان هەیە لە وەرزش و جوڵەکردن ئەترسن، یانێ کەسانێکە سەکتەی قەلبیان کردووە یا نەخۆشیگەر درێژخایەنی دڵیان هەیە وەکو ناڕەسایی یا سستبوون یا ئەوەی کە کەمکاری دڵە، دوای ئەو توش ئەبن بەو نەخۆشیە ئەحساسی ترسیان هەیە، ئەترسن لە وەرزشکردن و جوڵەکردن. ئەم تاقیقاتیشە ئەم دیسان لە وڵاتی فنلاند ئەنجام دراوە کە وەکو پرسشنامە لەو کەسانەی کە شناسنامەی نەخۆشی دڵیان هەیە، معموڵەن ئەوانەی کە تووشی نەخۆشی دڵە بن وەکو کەسانێک کە نەخۆشی دیابەت یا مەرەسقەند تووشە بن دەفتەرچەیەکیان بۆ دائەنن بەڕەسی قەن خوێنەکەیان ئەو ئانسولین و شتێکە پیان ئەدەن، ئەو لێرە ئەو ئەنجومەن قەلبە بۆ کەسانێک کە نەخۆشی دڵیان هەیە شناسنامە و دەفتەرچەیەکیان بۆ دروستەکات، لەوانە کەسیان هەڵبژێڕیان لە کەسانێک کە نەخۆشی دڵیان بووە، ئەو نەخۆشیگەریشە چەندین ساڵ لەگەڵیان بووە. پرسش نامەگەرێک بووبن، ئەوانە وەکو پرسیار بووبن کە لە اختیاری ئەو کەسانە قەرار بووبن، بە تایبەت ئەو کەسانە وتم سەکتەی یا جڵتەی دڵ جیا لەوەیشە ئەو حاڵەتی ناڕەسایی قەلبیە یا سستبوونی دڵ چە حادەکەی چە مزمنەکەی چە کتوپڕەکەی چە درێژخایەنەکەی، یا ئەوانەی کە فیبریلاسیۆن دێهلیزیان هەیە. فیبریلاسیۆن دێهلیزیش نەخۆشیەکی دڵە کە ئەو ئاریتمی یا ئەو ڕیتمگەر قەلبە ئەشێویە بە یەکە، یان ئەو نەبزەی کە ئەبێ ئەو لێدانە نامونەزەمە یا نەخۆشی دەمارەکان. خولاسە لەو پرسشنامەی کە دریاوە بیان و دواتر کۆکراوەتەوە زۆربەیان وتویانە کە لە وەرزشکردن ئەترسن. یەک سێوم لەوانە کە ساڵیانێکی درێژیش بوو یانی زۆرتر لە 10 ساڵ و 15 ساڵ کە لەگەڵ نەخۆشیگەر دڵە سەرۆکاریان ژیانیان بەسەر بڕوە هێشتا ترسیان نشکاوە و ئەترسن، یانی 10-15 ساڵ دوای ئەوە شاید پێش ئەوەیشە وەرزش وشتیان کردوێ مرەتەب یا بەنسبەت، بەڵام دوای ئەو نەخۆشیە کە ماوەیەکی زۆریش 10 تا 15 ساڵی خایاندووە هێشتا ترساون. یەکێک لە ئەنجومەنی دڵی فنلاند بەناو ئانوکا ئاڵا پاپیلا کە متخەسس وەرزشە کە لەم بەڕەسیە بەشداری کردووە، وە ئەڵێت کە خۆیشی هەر لەو ئەنجومەن قەلبە کارەکەن. ئەوانەی کە وەڵامی پرسشنامەکانیان داوەتەوە احتیاجیان بووە بە دەستور عەمەڵێکی وازح و ڕۆشن لە مۆرد جۆری وەرزشەکە، دیارە یانی ئاگایی و زانیاریکیان نەبووە چە جۆر وەرزشێکن. ئەوانەی کە جوابی پرسشنامەکانیان داوەتەوە 1100 نەفەر بوون، یانی لە 1100 نەفەر ئەو پرسیارگەریانە کردووە. ئەوەیە کە ئەم ئەنجومەنە
ئەنجومەنی دڵ کە ئەو متخەسس و جەڕاح گەردڵەسە وەکو پەیغامێکی نەهایی ئەویانە ئیعلام کردووە کە ئەو کەسانە پێویستیان هەیە بە ڕێنماییکردن یان ئەوێت ڕانماییکردن و پشگیری تا بتوانن زاڵ بن لەسەر ئەو ترسەی کە هەیەە. ئەوەی کە تەوسیە بێت و ئێمە لە بەرنامەی تەندروستی پێشکەشی ئەو خۆشەویستانەی کەین ئەگەر ئەحیانەن نەخۆشی دڵیان هەیە ئیسا هەر کامێکی بێت فشار خوێن بێت پێشتر سەکتەی دڵی کردووە ئەو فیبریلاسیۆن دیهلیزیە یا ئەوەی کە ئەو نامونەزەمیە ئەو کە تێتە پێشەوە لە نەخۆشیەکانی دڵە یا دەمارەکان حتممەە وەرزش حەزف نەکەن. وەرزش دیارم مەبەستمان ئەوە نییە کە وەرزشێکی سەنگین بە وەزنە یا وەرزشکەرێکە هەوازی بێ وەک دەرچوون ئەتوانن بە پیادە ڕەویک سادە لە ئەگەریش ڕۆژ بوو بە 20 دقیقە تا نیم سەعات یعنی ئەو ماوە 20 دقیقە تا نیم سەعات پیادە ڕەویکەن و هیچ وەختێک ئەوە فراموش نەکەن بڵێن کە ئیسە چۆن نەخۆشی دڵمان هەیە ئەگەر کەمێ خۆمان بڕێتێنین جوڵەمان زۆرۆکەینەوە فشارەکە یا زەختەکە زۆرترە بێتەوە بۆ دڵ ئەوە یەکە ئەبێت ئاگاداری ئەوەیشە بن. سێم شت کە هەیە لەسەر سەرەتانی سیەکانە یا شێرپەنجەی سیە کە ئەمیش هەر تاقیقاتێکە کراوە بە نسبەتی ساڵەکانی 1990 یعنی بە 35 ساڵی پێش ئێستا ئەوانە هەست پێ کردووە کە نەخۆشیگەر سەر شێرپەنجەی سی زۆر ئامارەکە و یا ڕێژەکەی هاتووەتە خوارەوە. بابەتی سێوم کە بۆ بەرنامەی ئەم هەفتەی تەندروستی هەڵمان بژاردووە لەسەر سەرەتانی سیە یا شێرپەنجە کە تاقیقاتێک کراوە و تاقیقاتێش وا نیشانی داوە کە بە نسبەتی دەهەکانی 1990 قەڕنی پێشوو یعنی تقریبا لە ماوەی ئەم 35 ساڵە ڕێژە و ئاماری تووشبووان بە شێرپەنجەی سی هاتووەتە خوارەوە. ئەو تاقیقاتەی کە کراوە هەم یەکەم ئەوەی کە بۆچی ئەو نسبەتە بەتایبەت نسبەت بە 35 ساڵ لەمەوە پێش یعنی دەهەکانی نەوە هاتووەتە خوارەوە. زۆر عوامڵیان بەڕەسی کردووە، زۆر هۆکارەکانیان بەڕەسی کردووە دیارە بەهۆی ئەو تینە پێشەوە ئێمە ئەوینین کە هەوا و جەوی زەوینیش پیستر بووگە یعنی ئەبوای پێچەوانەکەی بوایتەوە یعنی ئەوەی کە شێرپەنجەی سی یا ئەو سەرەتان ڕیە زۆرترە بوایتەوە. ئەو تاقیقاتەی کە ئەوان کردویانە گەیشتون بە یەک نەتیجە دوای ئەوەی کە گەڕان کە هۆکارەکە چییە ئەویش ئەمەیەکە هاتنە خوارەوەی ئاماری جگەرە کێشانە یعنی بە نسبەتی ئەو ساڵانە بەتایبەت لە ناو ژنانە چونکە یەک وڵاتێکی ئوروپاییشە لە ناو ژنانە ئەو ئاماری جگەرە کێشان هاتووەتە خوارەوە. بۆیە ئەگەریش ئەمە یەکدانە هەواڵە ئێمە بزانین کە سیەکان تا چە ئەنازەیەک هانە مەعرەزی تووشبوون بە شێرپەنجەی سیەوە. بۆ بینەرانی خۆشەویستیشمان عەرزکەین کە پێش ساڵەکانی 1990 بە ساڵەکانی 1950 ئەم شێرپەنجەی سیە ئەو کاتە یەکێک لە ئەتاین بژین یەکەم شێرپەنجە بوو لەبار ئامار و ڕەدەوە. ئەگەریش وەکو تەوزیحاتێکی ئیزافی لە بەرنامەی تەندروستیە ئێمە پێشکەشی ئێوە خۆشەویستانی کەین دووکەڵی سیگار جیا لە شێرپەنجەی سیەکان عوارزێکی تریشی هەیە یەکێک لەوانە COPD-ە یا نەخۆشی مزمن یا درێژخایەنی سیەکانە کە COPDش من بەڕاستی ئامارەکەی نازانم تا چە ئەنازەیەک بێت بەهۆی قلیان و جگەرەوە تووشە بوو کە ئەو سیگەرە حاڵەتی خۆیانیان لە دەسەدا حاڵەتی تەبیعیانێک هەم تەمەڵە بوونەوە هەم نەخۆشیک بوو نەخۆشیەکانی دڵ یا کۆکە ئەوانە ئەتانی عوارزێک بێت.
جیا لەوەیشە فقط دووکەڵی سگار سەرەتانی سی نایرێت. زۆرێک لە سەرەتانەکان وەکو ئەوەی کە چونکە زەربە ئات یا ئاسیبێکە گەینێت بە DNA کاتێک ئەو DNA تووشی ئاڵوگۆڕ بوو بەهۆی ئەو جگەرە کێشانەوە ڕشت غێرە تەبیعی سلولەکانی بەدواوە هەیە، بۆیە شێرپەنجەی ناودەم، شێرپەنجەی لەسە، حەنجەرە، گەڵوو یا حتا معدەیش ئەوانە ئەتوانێت هۆکارێک بێت، بەتایبەت ئەوەی کە وتمان ئەم تاقیقاتە بەهۆی ئەوەی کە هەوای ژینگە و تەبیعەت پیستر بووەتەوە هۆکارەکەیان بەوە زانیوەکە دووکەڵی جگەرەیە. وەکو ئاخرین بابەتێک کە هەیە بۆ بەرنامەی ئەم هەفتەی ئێمە بۆ ئێوە بە ڕێزانمان ئامادە کردووە، هەروازانن کە ئەمە چەند هاوینە هەمیشە لە هاوینە یەک جار دوو جار ئەگەر زانیاریکی تازە هاتوێتە دەستمان بەهۆی گەرماوە چەکەردن ئەگەر کەسێک گەرمازەدە بێت، بەڵام جیا لە گەرمازەدەگی ئەوەیە کە هەوای گەرمە بێت، کاتێکە گەرم و دوو حاڵەت هەیە کە ئەتوانێت مەترسیک نە بەڵام ئەتانێت عەزیەت کات کەمێ ئازارمان بات. یەکێکی ئەوەیە کە نەخۆشیگەر عفونیە، یەکێکی تریش کە ئەوە حتمما ئەبێ لە بەرچاوە بگرین کەماوی لەشە. معموڵەن بۆ کەماوی لەش حتمما ئەو کەسانە ئەگەر مەجال بوو فرەتر لە بەرخۆرە نەبن لە فێنکایی بن دەرمانەکەی سادەست یعنی ئاو یعنی خواردن ئاو ئەوە دەرمان کەماویە. حتمما ئەگەر لە فەسڵی گەرما ماتڵ نەبین کە بزانین کەی تینومان ئەوێت حتمما ئەبێت نێڵین بەدەن کەم ئاو بێت. بۆ نەخۆشی عفونیەکانیش خۆ ڕێگەکە ئاسانە، شتنی دەستە بە ئاو و سابوونە، حتمما ئەبێت سابوون بێت. هەر لەسەر ئەم گەرمایشە من وەکو ئاخر بەشی بەرنامەکەمان بابەتێک لەسەر سابوونیشە پێشکەشتان دەکەم، بەڵام توێژینەوەیکی تازە کراوە، یعنی توێژینەوەکە شتێکی زیاتری نییە، بەڵام چون کەوتمان فەسڵی گەرماس احتماڵەن ڕەتیشی هەیە بەم فەسڵی گەرماس، ئەوەیە کە سوودەکانی خەیارە، سوودەکانی خواردنی خەیارە. ئەو تاقیقاتەی کە کراوە وای وتووە کە خەیار یەکێک لە سەوزەکانە، ئەوەیە کە لەبار دەسە بە نییە و میوە نییە، خەیار وەکو سەوزی دەسە کە سوودی زۆری هەیە. بینەرانی خۆشەویستمان ئێمە لە بەرنامەگەر جۆرا و جۆرە مەتڵگەرێکە لەسەر تەغزیە بووگە لە زۆر تەکید و تەرکیزمان کردووە کە سەر سەوزە یا سەوزی خواردنە. دیارە جیا لەو فەوایدەی کە مەواد مەعدەنی ویتامینەکان هەسی یەکێک لە باشترین دۆسەکانی دەستگای گوارشە یا ئەو دەستگای داخڵیەسە. خەیار خواردنی خەیار ئەتوانێت لەسەر پێست بەتایبەت لە هاوینە تەسیری خۆی بێت، ئەوەیە کە پێست ئەو شیناییە ئەو ڕتوبەتیە نگاتێرێت، یعنی شینایی و ڕتوبەتی پێست نگاتێرێت. چەند جارێکیش نامە و شتمان بواتەوە بەتایبەت لە خانمانە و نامانوزن چۆن ئەوان کەمێ حساسن لەسەر پێسە، بەتایبەت پێسی ڕوخسار ئەگەر وشک بێت ئەوەیە حتمما لە خەیار استفادەکەن، چە خواردنەکەی چە کەڵکوەرگردن لە تکوڵ خەیارەکە هەڵقوتی خەیارەکە. هەر بۆ زانیاری بینەرانی خۆشەویستیشمان ئەو پۆمادگەرە ئەو کرمگەرە کە بە کرمگەر زیبایی ئەناسرێت بۆ پێست زۆرتریان خەیاریان هاتیە، یعنی هەم بۆ ڕتوبەت نگاداری ڕتوبەت و شینی ناو خۆیان، هەم بۆ ئەوەی کە بتوانێت ئەو حاڵەتی ڕوخسارە جوان نگا بێرێتەوە. دیارە خواردنی خەیار مەوادێکی هاتیە، ڤیتامینیشی هاتیە، بەڵام ڕێژەکەی ئەوە نییە لەسەرەوە، بەڵام هەر ئشارێکی پێکەین. مەنیزیۆمە، مەنگنات تا پتاسیۆمە کەمانە مەوادێکی معدەنین کە بۆ سڵامەتی بۆ فعل و انفعالاتی لەش دەور و نەخشیانە. ڤیتامینەکان کە سێ ڤیتامین سێ کە ئێمە معموڵەن هەر وەرزێک بۆ تەکیدێک کە بینەرانمان
خواردنی ویتامینی سێ فراموش نەکەن، تاثیراتی زۆرە لە خەیاریش هەیە، هەرچەند ڕێژەکەی ئەوەنە زۆر نییە، بەڵام یەکێک لە ویتامینانەسە کە بە چاو ویتامینەکانی ترە، ڕێژەکەی ها لە سەرەوە، هەروەها ویتامینی بێ یا ویتامینی کە ویتامین کەی بۆ خوێن خادی خوێن دەور و نەخشێکی خۆی هەیە، وتمان کە بۆ دەستگای گوارشیش یارمەتی دەرە، ئەگەریش فەوایدی تریش وتراوە لەسەر خواردنی خەیار، ئەوەنە تەئسیراتی 100% نییە، یانێ بڵێن کە تەئسیراتی زۆرە. من ئەتوانن وەکو ئەگەر من شارەیەک بۆوانە بکەم فقط بەخاترەوەسە کە بڵێن کە خواردنی خەیار ئەو تەئسیراتی هەیە. معموڵە نێژن کە ڕێژەی کولسترۆڵ و شەکەر لە خوێنە تەنزیمەکات، ئەگەری تووشبوون بە شێرپەنجە کەم بکاتەوە، یەکێک لە تەوسیەکانیش ئەوەیە کەوانەی کە ئەڕۆنە سەروی 50 ساڵەوە تەمەنیان حتممە فراموشی نەکەن. هەروایش وتمان کە جۆن خانمان زۆر حساسن لەسەر پێس، ئەوەیە کە حتا پێس بریقەدارەکات، مرۆڤیش گەنج نیشانەداتەوە ئەگەر کەسێک بێت تااقەتی بێت لەسەر ئەوانە. بەڵام ئەوەی کە بۆ ئەوەی بەرنامەی تەندروستیە بۆ ئێمە مهمە، وتمان وەرزی گەرماز یەکێک لە مشکڵاتێکە تێتە بەرەوە، ئەوەیە کە پێست وشکە بێت. خواردنی خەیار تەئسیری هەیە لەسەر پێست کە هەم شۆدار بێت یانێ شیدار بێت، ڕوتوبەتی بێت، هەم تا حدودێکی کەمیش بۆ ئەو کەماوی گەرە کە وتمان. وەکو ئاخرین بابەتێک کە پێشکەشی ئێوە خۆشەویستانی بکەین، هەروەکە عەرز خزمەتتانم کرد لە هاوینە ئێمە دوو مشکڵمان هەیە. مشکڵە ئەسڵیەکە کەماوی لەشە، مشکڵە دووەمگینەکە ئەو نەخۆشیگەر ئۆفۆنیەسە کە وتمان بە ئاب و سابوون دەست پشۆرگێت، حتممە دەبیر نەکرگێت بە بەهانە یا بێ بەهانە، حتممە ئاو و سابوون بۆ شۆردنی دەست فراموش نەکرگێت. چۆن مەسەلەکە پێست بوو، ئایا کام لە سابوونەکان، سابوونیش دوو جۆرە، ئەو یەک پرسیارێک هاتوو بوو، من لەو کاناڵە و جواب ئەو پرسیارمەداوە. سابوون جامد و مایعمان هەیە کە بەهەی ئەو فرموڵێکە هەیەی پێهاش ئەو سابوونە جامدە، ئەو سابوونەی کە قاڵبەکەی بڵێن ساون قاڵبی، ئەو پێهاش قلیایی ها لە سەرەوە، ئەو معموڵەن تەئسیراتێکی هەیە بۆ کەسانێک کە ئەتوانێت پێسیان وشک کاتەوە. هەروەکە وتمان یەکێک لە مەواردێکە لە وەرزی گەرما ئەتوانێت بێت وشکای پێسە، بۆیە بۆ سابوونیش ئەوانەی کە پێسیان وشکە بێتەوە یان هەستەکەن دوای ئەوەی کە دەستیان بە سابوونی قاڵب شۆر، حتممە لە سابوونی مایع استفادە دەکەن، چونکە ئەو سابوون مایعە جیا لەوە کە پێهاشەکەی ها لە خواردنەوە بە چاو سابوونەکەی تر مەوادێکیشی قاتیەکەن کە نەرمکونەندەی پێسە. بینەرانی خۆشەویست، هیوادارم کە بەرنامەی ئەم هەفتەمان جێگەی ڕەزامەندیتان بوێت. تا پێگەیشتنەوەن لە بەرنامەیەکی تر لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان ئاواتمانە.